ئەمە دیمەنی ناو بازاڕ و کوچە و کۆڵانەکانی شاری سۆرانە لە ماوەی ئەم سێ ڕۆژێ ڕابردوودا بەهۆی مانگرتنی کارمەندانی ژینگە پارێز کە ئامانیان لە کارگرتووە ماوەی سێ ڕۆژە بەشی هەرە زۆری بازاڕی شاری سۆران و کوچە و کۆڵانەکانی سۆران ژێر زبڵ و خاشاک کەوتون کە ئەمە هەم بۆنێکی ناخۆش بە تەواوی شارەکەدا بڵاوبۆتەوە هەم سەرچاوەی بڵاوبوونەوەی نەخۆشیە. کارمەندان بەهۆی وەرنەگرتنی موچەی سێ مانگی ڕابردوویان مانیان گرتووە لە کارەکەیان و ئامادەنین دەست بەکار بکەنەوە. من لەسەر و بابەتە قسەم لەگەڵ چەند ژینگە پارێزێک کرد ئەوان باسییان لەوە کرد کە لە دۆخێکی دارایی سەختدان بۆی ئەوەی کە موچەی سێ مانگیان وەرنەگرتووە و هیچ گرنتێکیش نییە بۆەوەی کە موچەکانیان وەربگرن بۆیە مانیان لە کارەکانیان گرتووە. لەسەر ئەم بابەتە قسەم لەگەڵ خسرۆ ئیسماعیل بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ئیدارەی سۆران کرد ئەو باسی لەوە کرد کە ئەوان ئاگاداری ئەو گرفتن بەڵام ئەوەی کە هەیە بەهۆی ئەوەی کۆمپانیاک ئەو کۆمپانیایی کە ئەرشی خایەنکردنەوەی شاری سۆران و ئیدارەی سۆرانی بەگشتی لە ئەسۆبە لە ماوەکانی ڕابردوو پابەندی ڕێنمایی و مەرجەکانی شارەوانی نەبووە بۆ هەیەوە لە کۆتایی ئەم مانگە گرێبەستەکەی بە کۆتایی دێ و شارەوانی لە سەرەتای مانگی هەشت گرێبەستی لەگەڵ کۆمپانیایەکی نوێ کردووە بۆ ئەوەی کە خایەنکردنەوەی شاری سۆرانی لە ئەستۆیە. دەربارەی گرفتی پێنەدانی موچەی کارمەندانی ژینگە پارێز بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ئیدارەی سۆران وتی کە دەربارەی ئەمەش ئاگاداری ئەو گرفتەشن ئەوان وەکو لایەنی پەیوەندیدار وەکو حکوومەت داکۆکیکاری مافی کرێکارەکان و ڕێگە نادەن کە مافی ئەو کرێکارانە بفەوتێت و ئەرکە لەسەر کۆمپانیا کە ئەو موچانەی کارمەندەکان کەلایەتی لەگەڵ تەوابوونی کارەکانی موچەی کارمەندەکانی.